ئەو کاتتان باش سڵاو ڕێزم لە بۆ هەموو لایەکتان هەیە. من بەشدار بووی خوێنەری بەرهەمدار، ناوم مژدە نووری ئیسماعیلە، مامۆستام. خۆم بە خۆشحاڵ زانیکەوە چەند ڕوونکردنەوەک دەربارەی خوێنەری بەرهەمدار پێتان ڕابکەینم. یەک لەوانە کە چەند کارامەیەکم لە خولی خوێنەری بەرهەمدار دیت، یەک لەوانە خێرای خوێندنەوە و هەروەها خێرای تەرکیزکردن لەسەر بابەتەکان، هەروەها خێرایی بینین، خێرایکردنەوەی بینینمان لەسەر وشەکان، هەروەها بەهێزکردنی بینینمان لە خوێنەری بەرهەمدار. و لە هەمان کاتدا من توانم وەکو مامۆستایەک بتوانم قوتابیەکانی خۆم فێرکەم کەوا چۆن بتوانن ئاستی زانستیان پێ بەرز بکەمەوە و بیانگەنم بە ئاستێکی بەرز لە ڕێگای خوێنەری بەرهەمدار. ئەوەش سەرکەوتم تێدا هێنا توانیم دەرەجەیەکی زیاد لە بە قوتابیەکان بەرز بکەمەوە کە نمرەکانیان بەرز بێتەوە و هەروەها توانای خێرای خوێندنەوەیان و تەرکیزکردنیشان بە قووت بکەم. لەوەش خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا دایک و باوکان مامۆستایان و قوتابیان بەشداری بکەن لە خوێنەری بەرهەمدار، چونکە من خۆم توانای وەم هەبوو کە چەند سوودێکی بەهێزی تێدا ببینم لەوەی کە هەم بۆ خۆم و ئاستی خوێندنەوەم بەرز کردەوە و لە هەمان کاتیشدا تاقیکردنەوەم کرد لەسەر قوتابیەکانم کەوا بزانم دەتوان بگەنەوە ئاستەی کەوا خوێندنیان پێ یعنی ئاستی زانستیان پێ بەرز بێتەوە، خوێندنیان پێ بەقۆکەن. بەڵێ گەیشتمەوە ئاستەی و توانام بیانگەینمە ئەو ئاستەی کەوا بتوانن خوێندنەوەکانیان سەرای بکەن لە هەمان کاتیشدا تەرکیز بکەنە سەر وشەکان و سەرڕستەکان و هەروەها بەهێزکردنی چاویان بۆ خوێندنەوەکان و توانیشان نمرەی ئاستی زانستیان تێدا بەرز بکەنەوە. لێرە داواکارم لە دەستخۆشیان لێ دەکەم. پێش هەموو شتێک من سوپاسی مامۆستا بازیان و مامۆستا ئاوات دەکەم لە بۆ هەموو زانست و زانیاریکە بە ئێمەیان بەخشیشی، ئەمەش لە ڕێگەی وانەوە توانیمان ئەو زانست و زانیاریانە لە ڕێگەی خۆم بە قوتابیەکانی خۆم بگەین و ئاستی قوتابیەکانی خۆمی پێ بەرز بکەمەوە. سوپاسی هەموو لایەکتان دەکەم. دەستخۆشی، هیوادارم بەردەوام بن و هیوادارم پەرە بدەن باو بۆ کارێکە ئەنجامتان دا و شتی باشتری لە دواو بێتن. زۆر سوپاس.